بەڵێ. بینەرێک پێی وایە کە هۆکاری تونند و تووشی بۆ سەر ژنان لە کوردستان دەگەڕێتەوە بۆ دەسەڵات و ئەحزابی قەومی و ئیسلامی. بۆچوونی ئێوە لەم بارەیەوە؟ بەڵێ منیش هەمان بۆچوونم هەیە، یعنی ئەمە سیاسەتێکی زۆر زۆر هەدەفمەندانە و زۆر بە چۆنەڵی خطەی بە پلانی بۆ دانراوە و کە ئەگەر بێت و ژنان لە کوردستانە ئەو هێزە جیهانی سۆلیداریتیە فریای نەکەوێ فریای خۆیان نەکەن لە ڕێگای ڕێکخراوی ڕاستەقینەی خۆیانەوە وەزعی ژنانی کوردستان هەتا بێ لەمەش خراپترە بێت، چونکە ئەوە تا ئەوان هەوڵ ئەیان هەمان سیاسەتی عێراق کە پێشنیار کراوە مەبەستم یاسای ئەوەی پێشنیار کرا بۆ ئەوەی کە کچانی گەنج کچانی مناڵ خوارد و ساڵیش بدرێ بەشوو بە زۆردانی کچ بەشوو بێمافیەکانی ژنان لە مافەکانی خێزانە هەموو ئەوانە کە هێرشێکی زۆر گەورە بۆ سەر ژنانی عێراق ئەکرێ و حیزبە ناسیۆنالیستەکانی کوردستان وەک هەمیشە لەگەڵ حکوومەتی عێراقا گرێبەستی تەواویان هەیە لەو شتانەیە و ئەتوانم بڵێم حیزبە قەومیەکانی کوردستان بە دەرەجەی یەکەم تاواندارن لە وەزعی ژنانی کوردستانە.